خاوەن ئەلوایان زەرەر کردیا باش شوێن کێش بکرێتەوە. ئەمە پرۆژەیەکی دیکەی دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانە. باش لە بەچ ئەو پرۆژە جوانان هەیە ئەو جێگای خانبانان هەیە هەتا ئێستا ناگۆسۆی ئیش دەستە ناکە. دوکان لەوێ دەفتەری دۆلارە لە عەلوەی کۆن دەفتەری دۆلارە لێرە 6 مانگ بەلاش. حکوومەتی هەرێم ئەوڕۆ نێلی ڕزگی عێراقی داخل بی سبەنێ ئیوانیش هیچ سوپارەی لەمە وەرناگرن. ئازگەکانی عێراق کێشەیە بۆی باشە بەس کابا قیچەک دانیشین توخوا لەچێ دانیشین ئەوە چیەوە دۆخمە هەیە حاڵمە هەیە خراپە لەگەرە و پیسی ها بەرعارێ وەللاهی مردی. یعنی ئەو حکوومەتی عێراقە ئەوەندەی هاوکاری عەگال دەکا هاوکاری ئەو جەمەدانیە ناکا بە هاوڵاتی خۆی نازانێت کە یەک ڕێمان بینە ئەو 850 شلێدات هەیە 250 شلێ خوتەدات. پرۆژەی ویا بازار ڕێگا پێدراوە لە دەستەی وەبەرهێنان؟ پرۆژەکە لەلایەن ئێمە مۆڵەتی وەبەرهێنانی وەرگرتووە و تەواو کراوە. پێویستە لەسەر لایەنی پەیوەنددار کار بکرێت بۆ کردنەوەی بەستی خزمەتکردنی کەرتی کشتوکاڵ و جوتیارانی ناوچە و بازرگانەکان بۆ ساختکردنەوەی بەروومەکانیان. دەتەوێت لە یەک شوێنە تو کەسە ئێرە هەرگەفەن دەبێت زۆر لە فکی ڕاستکردنەوەدا نەکرێت. سەبەبی چییە کە پرۆژەیە بۆ ناکرێتەوە کە ئەو جەماعەتە لەو زەرمەندەی سێ خەڵکی ڕۆژهەڵاتەکەی ئەمەدەی کاران ئەلۆیدا شەوانەجی دەکەوەی مروری هەیە بانکی هەیە باش شتێکمان لەبیست و باسی بەڕاتخانەکەی نەکرێت بەڕاتخانەشیە سەرڕای تەواوبوونی ئەو پرۆژە جوانە کە جێگای پرسیاری ئەو کاسبکارانەیە ماوەیە کە تەلەفۆنم بۆ دەکەن دەڵێن کاکە فریای ئێمە بکەوە دەنگمان بگەینە بە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئیدارەی پارێزگای هەولێر لەوەی کە بۆچی ئەو پرۆژەیە ناکرێتەوە. ئەلوەیەکمان هەیە بازارێکی کۆنمان هەیە بازارێکی کۆن لەوەی کە بەڕاستی شیاو نییە. وەزارەتی تەندروستی دەڵێ شیاو نییە کشتتوکاڵ دەڵێ شیاو نییە کاسبکاران دەڵێ شیاو نییە بەڵام هێشتا ئیدارەی هەولێر لەسەر ئەوە ماوەتەوە هەولێر گەورە بووە دەست لەو ئەلوە کۆنەی هەولێر هەر نەگیرێت. یا بازار ئەلوەیەکی هاوچەرخە دەکەوێتە سەر ڕێگای سەرەکی نێوان کەرکووک و هەولێر. باشە واتە لەکن قوشتەپێ بەڵێ بەڵێ طبعاً ڕەسمالی ئەو پرۆژەی زیاتر لە 30 میلیۆن دلارە هەمووی دەگەڕێتەوە بۆ یەک وەبەرهێنەری ئەو نیشتیمانە هیچ پشکێکی نەفرۆشە و معاملی پێ نەکراوە ئەمە دەمانوێت بەکاری بخێن بەڕاستی دەتانوێت بەکاری بخەن کلینەکە بکرێتەوە خەڵک بێتن بەڵێ بزڵ. طبعاً بەڕێزانم لە ئەلوەی کۆنی هەولێر ئەوەندە لە بەرەو شوێنەکەی بچووکەتی بازرگانیەکی زۆری تێدا خەڵکێکی زۆریش تا ڕادەیەک ئیستیغلالی کردووە. یەک ئەلوەی لەم شێوەی کە ئێستا لێرەیە کرێی مانگانەی بە دەفتەرێک دۆلاری ئەمریکیە بۆیە بەشێکی زۆر لەوێ دەرێ کاسبکاران قازانجێکی زۆر دەکەن نانەوێ بگوازنەوە. ئەم بەڕێزە دەڵێ کاکە بەخوا کرێەکانی ئەو ئەلوە تازانە زۆر هەرزانترە بەڵام نازانم بۆچی ناگوازرێت بۆچی ناگوات. ئێستا من وەک کرێچی لە ئەلوێ قەدیم لە 2007 کرێچیمە باشە هەتاسا مانگانەیەک دەفتەر دۆلارە دەرەوە ژۆرە دەفتەرێک دۆلار کرێکە هەم لە دەرێ هەم لە هەم پێکەوە ژۆرە دەرێ دەفتەرێک دۆلار لە ڕووی ئیجارەکەی لە ڕووی خپە پیسی و خاوێنەکەی بەڕاستی من داواکارم لە مەحافزی هەولێر لە کاگومێت. باشە لە بەچ ئەو پرۆژە جوانان هەیە ئەو جێگای خانبانان هەیە هەتا ئێستا ناگۆسۆی ئیش دەستە ناکە ئەوێن دەر هەر ڕستەک دێت. پێت وایە لە دەسەڵاتی کاگومێت گەورەتر ئەو بابەتە؟ نا لە دەسەڵاتی ئەو چاودێری دەکات و دەتوانێت سەردانی هەموو جێگام بگەن ئێوە چوونە لای قایم کاگومێت هزار چوینە ئەوە جوای مەدان دەرێ ئەنجومەنێ ئەنجومەنیش جوای مە ناداتەوە لۆ نمونە ئەو پیاوە دوێنێ تڕێ لە گندۆرەی نادەکەنە من لە سەعانەوە بەیانیم نەمتوانی بهینمە ژۆرێ دا بە خودای گەورە بەرپرسم لە قسەکەم لە سەعانەوە بەیانی هەتا سەعات سێ عەسرێ دەوروبەری قسەکەی دروستە 300 میلیۆن تومانی زەرەرە کە دەکاتە توش زەرەر دەکەی ئەمنیش زەرەر کات توش زەرەر دەکەی ئەو جارش کە بارەکە ناینی تۆش زەرەر دەکەی بێکار دەبینین تۆ گوتت خەڵکی چەمچەماڵە باشە دەتەوێت چی بڵێیت بۆ ئەمە؟ ناودڵوانەوە پڕۆ نەک بن هەر تاکێک لەم پیاوانە قسە بکە هەتا بەیانی دڵی بەتاڵ نابێتەوە لەسەر گومرگلەیم ئەی گومر کەمە
ئەی گومر کەمە ڕسقی ماڵ و مناڵمان هەمووی یەکی کری دەفتەری دۆلارەدا کەمە من لێرە 6 مانگیش کەم 6 مانگ دیناری کرێ نادەم 6 مانگ 1 دینار کرێ نادەم بۆ نێمێریشکەم ئالوێ پاڵخەمی دیلۆکس خۆم گۆڕیوە باشڵێ بەدزمە چۆن 6 مانگ کرێ نادەی 6 مانگ نایدەم خاوەن پرۆژە دەڵێ 6 مانگ 1 دینار مەدە دوای ئەو 6 مانگەش بزانم ئیشتر نییە کابرا خیرەکە کاکە 6 مانگ دێ پارەمەدا کەوای قازانجەکە بۆ ئەو زۆرە وڵا قازانجەکە زۆر من ئێستا لێرە تا ڕۆمە گومەرگی کۆنسول 5 دقیقی فەرقە بە یەک تەلەفۆن 100 دینار گرانە بێ لێرە بە هەرزان دیار 100 دینار هەرزانەکەی کڕم لێ گرانتر نایکڕم ناوی بەڕێزت من دلۆڤانم کاک دلۆڤان ئەم بەڕێزە دەڵێ حەفدە پارێزگای عێراق لەسەر هەولێرە بالفعل لە کەرکووکەوە تاگەیتە بەسڕاگەشی لەسەر ئالوێی هەولێرە ئەوەندە گرنگە چۆن گرنگ نییە ئەوەنە گرنگە تا خواڵێ بەس ئالوێی ڤیا بازار لەسەر ڕێگای هەولێر کەرکووک گرنگترین شوێنە لە ڕووی جوگرافیەوە بۆ سەنتەری شاری هەولێر باشە پەیامەت چێ بۆ بەرپرسان پەیامم بۆ نوێنەری حکوومەتەیە بۆ ئەنجومەنی محافەزەیە بۆ پارێزگاری هەولێر خودی کاکومێت خۆشناوەیە بە زووترین کات ئەم ئەلوی ڤیا بازارە بکاتەوە نەکرێتەوە بەزدی یعنی خەڵک بێزار بە خۆت بۆ خۆی خودی خۆی بڕا سەرێ لە ئالوی کۆمدا بزانم چی لێ دێت ناو قڕولیتا و حتا ئەژنۆ دەبێتە قڕولی هەر شوێن نییە هەر شوێنی کەسابەت نییە قەستەم بەخوا تەماتەی ڕقم 1 بە 900 دینارە 1 دقە بڕاتە ناو ئەلوێ دوو پرشکە قڕی بە لێخ کاکەوە دەرێتە دووە 600 دینار 500 دینار بڕۆ بیفرۆشە زەرەکەی زەرەنا کەیفی خۆتە خۆم پارەکادەم خۆ تۆ بۆم نادی ئەو هەی لێ دەرە کاکامەرە لە چەند ئەو پێکاتوە پێکاتەکانی ئەو پرۆژەیە 119 ئەلوەی تێدایە 200 محلی تیزاری تێدا لە چوارچەوەی ساحەیەکی گۆڕەپانێکی ڕاگرتن کەوا زیاتر لە 700 تڕێ لە تێدا جێی دەبێتەوە ساحەی تایبەت بە شفتیانمان هەیە زیاتر لە 9000 متر 9000 تان بەڕادمان هەیە کەوایە مۆدرن بەڵێ ئەمە هەموو ئامانجمان ئەوەیە کە ئاسایشی خۆراک کەش و هەوایەکی باش دابینکەین بۆ ئەو کەسانی کە لەو سێکتەرە ئیش دەکەن باش بۆ تا ئێستا نەکراوەتەوە بابەتی نەکرانەوە کاک کامەران ئەمە شخصی خۆم بەوەی دەگەڕێنەوە کە دەستێکی هاوبەش لە نێوان سێکتەری تایبەتوە بەرهێنەر و حکوومەت نیە لەو لایەنانە ئەمە پێویستمان بە دامێکەیە پێویستمان بە پشتیوانیەکەوە ئێمە وەکو سێکتەری تایبەت ئیستثمارەکەمان کردووە ئەو پرۆژەیەش و بەرهێنانە و لەو جوگرافیای پێویست بە پرۆژەیەکی وا هەبووە ئێمە کردومانە یعنی 100% پرۆژەکەمان تەواو کردووە حاضر کردووە پێویستمان بە پشتیوانیەکەیە ئەم بەڕێزە کوردە ئەمە کوردی چێن دەرەیە کوردی ڕۆژهەڵاتی کوردستانە لە مەهاباد دەڵێ من کاسبکارم هاتوون بزانم کەی ئەو پرۆژە دەکرێتەوە دەڵێ بۆ ئێمەش گرینگە بۆ ئێوە گرینگە ئێمە بازرگانان ئەوانی کە باردنێرین بۆ باکووری کوردستانەیە یعنی بەخاتی ئەو ئەلوەیە کە کەپسە بۆ نمونە من دوێنێ ترێلێ کاڵە کاتۆتە نێو ئەلۆ بەیانی گەیشتۆتە وەلی ئێوارە توانیوان داخلیاکە یعنی حیساب کە ئەلۆش ینی ئیشی بەسەعاتە من خۆم بە شاهدی ئەو برادرانە دوێنێ دەگەڵ ئەوڕۆ من نزیک 300 میلیۆن تومانی ئێرانیم زەرەر کردو ئینشاڵڵا کە سەرۆکوەزیران بتوانن ئەو پرۆژەیە زۆر بەزووی بکەنەوە و ئەو مشکلەیە هەم لەسەر ڕۆژهەڵاتی خۆمان و هەم لێرە لا بێت ئەوە بۆ کەرکووک گرینگە بەڵێ زۆر گرینگە لە بەرەی 45 بۆ 50 دقه یڵی کەممانەکاتەوە بۆ من لەگەل لێرە بگەمێ 50 دقم پێچێ منەکەمەوە کەرکووک بۆ من ئەتوانن لە ڕۆژێکا بارێ بەرەم ئەتوان بیکەم دووبە بۆ خەڵکی کەرکووک بە تایبەتی بۆ هەموو 90 پارێزگاکەی عێراق دەرەجەیەکە زۆر باشە زیاتر لە کەرکووک خۆراک بۆ ئێمە دەیان لە هەولێرەوە بۆ لێرە و ئەڕوا بوو یعنی هەولێر گرینگە گەرە گرنگشە گەلێ گرینگە باشە ئەم پرۆژە گەلێ بۆ خەڵکی ئاسانکاریتان بۆ دەکە ئەم پرۆژە ئەگەر بوویەوە کاکە ئەسانکاریمان بۆ کە بڕێک وبان من ئەگەر ڕۆژانە ئێستا بچمە ئەلوەی کۆن بارێ بەرم لێرە دوانە بم سیانە بم بم سعاتێک بۆ 50 دقه کەمی کردوێ شۆرەکە کەمەکاتەوە بۆم گەلە باش باشترە زۆر باش. طبعا بەڕێزارم لەم پرۆژەیە کە پرۆژەی ڤیا بازار سەوزە و میوەی هەولێر لە ڕێگای کەرکووک هەولێرە لێرە ساردکەرەوە هەیە لە ئەلوەی کۆن نەساردکەرەوە تەنانەت گەرمکەرەوە و شوێنی نوێشکردنیشی تێدا نییە بەڵام لێرە خۆشبەختانە وەکو دەبینن بەڕێزانم سیرکەن ساردکەرەوەیەکی یەکجار زۆری تێدایە کە ئەمە
بۆ بازاری سەوزە و میوە و پاراستنی یەکجار گرینگە. وەرن لەگەڵ من با ژوورەوە ببینین. وەک دیارە هەر هۆ بە یەک دوو ئامێری سارکەرەوەی تێدایە خۆتان دەزان بەڕێزانم ڕوحی هەر پرۆژەیەکی سەوزە و میوە گومرگ بێت دەبێت سارکەرەوە بێت. بۆکو لێرە نوێنەرانی ئەو پرۆژەیە باسی لێوە دەکەن بەدەیان تڕێلە ئەگەر خۆراک بهێن ناو سارکەرەوەیە شوێنیان دەبێتەوە و خۆراکەکانیش 100% بە سەلامەتی دەپارێزرێن. والله هو بلدي راستی يعني هسه مرس ما بينا فروش لبرتسي لبروي هاورده من نمايا حكومتي عراق گومرگ شد لی وردگری استاتو اول لمرزکانی خومن هاتیه با گومرگ هاتیه دی سال لیره بارده کرد تو همان که دبی لچارت خیار دبی تنی 25000 داد يعني عينا گومرگ دادو که او گومرگ لا عدود کانی خومن داد يعني يكزال لحضوري كابراج مزبور نیه بارکاتن لبر هندي بازار که اپن جدایتو دو سعر پتاتم بار کردیا لسيتري راوس 2 ساعات راقد 6000 داجو بريتو 300,000 هسه رقم قدم اغسلك ب 6000 داجو بريتو عربة لسيتري قاتا داخلي ولا سيتري كما برتو وصدداته وصلنا نهار برتو بس بدينا ذي 6 ساعات رايقين هتصير التليفون ملوك 6000 دي بس 6000 رازي بقول الا 65000 داجو بريتو اوزر ما قال لي بدون ساعه 2 ساعه بتاعت مبارك يا كوايا واش دردشت 6000 دا خاولي وقتم يعني اوش دردشت كيف خاولي دورد كده انا برتو دري بقريوه بقري والله بويتك او رزق خشمنا او رزق وانش دي لسيتري ما يجي مشكله عني يعني دتوي هما سياسة بيرو همان سياسة دبي حكومتي عراق وزارتي كشتوكال دبي او بيروي زيبازيك لبروي باش اگر اوانا وهابن دبي مش بس حكومتي هرب اورونيلي رزقي عراقي داخل بي سبني يوانش اسباري المور ناقرن ازقا كان عراق شي بوي باشا بس كاباقي تسك دانشين تخوا ليش دانشين او تسيو والله كاك اوش يعني او تسيو والله برام اوش يعني روزانا بس روشانا دوني بعد باليرا ابو سلامه قنا حد بكا فراتني باشا نهيني معنوتان ليرة تسير والله قدني يعني والله ناسام حكومتي هرم دزاني حكومت دزاني دو على الوهية بلام ايوه يعني خلق هالليرة او قراوي سير كاو قراوي كاكا هيز دزقناتي قايم قامناتي تندرستيناتي هيز دزقناتي هيز دزقناتي قمرجي تمشى كورسك خرب زانة صدقوات تمشى ها تمشى ما تننا قري انا وزارتي كشتوكال هي ليرة او يشغل رزقك يخومان هبي ديتن اگر هاوردي ايران وانا ليره بيتن ممنوع دك وغرامتك اگر نسعه هي لدكتوره شيله هيك لينيا بيستا قايل ليرانيا بيستا لاني بيوندي دار بيت بس ترين قاعد يتصرف ابنا نمليري مفوانات هل نلوزني قايم خامين نا لوزني الصحي نا جينجال يعني هيز ريجي بينادا هو غير اخواننا ده هو السرس في مالكانه كاكا وصلت شلون الليره خرافه ها خرافه زور بكلقنا او تصدري لي انا والله زور بسيره كيسه علي والله ان شاء الله اتو ليره كسبت دقي هم رجدي ما اتي والي لا تسوي ماري داتشي من داران تصدري ما قالش ما كان يفرد هم الرجي شنو ولا شكل باش ما كذا اگر فردا لكل دبتو داتشي من دايان دري بروح امامي خوش بشو ولا فرلو امامي يكسر علي والله ورقه لدستا تصدق ليره ما مستعمل صعب ما مستعمل صعب علوي بالله وزور باشا هو تسيو يكون هو كويش تكنا كاك كاميران إيرا دائما ويا بسهر على الوجه هرزي شوية لبروي بس كيف ردنا سزادي باراني جديدة داكاتي باراني وقراوانية بس هو دزاني او قصيدكي كسك لدروي هولير بي لشوين شكبي وعلوي خاوين بي شكرا خلق دنياي بيني ويستاوانا ما هو بلي
کاکە ئەولێر پایتەختە خەڵک دەسێتە دەرەوە سەفەر دەکا ئەلوەی ئەو شوێنانە دەبینێت تۆ دەڵێ لەم شوێنەوە قوڕاوە هەیە بەڵێ ئەگەر ڕسق فرێتە سەزادەی بارانی دە قڕاوە دروست دەبی لەم شوێنی بەو شێوەیە بەو شێوەیە بەڵێ یان تۆ حەز دەکەی لێرە ببینێەوە ئەمە کێشەمان نیە بەس کێشەی مەزرامانەیە ئێستا تۆ حەز دەکەی ناو قڕاوە ئیش بکەیت هیچ مشکلەمان نیە دۆخت چاوایە ڕەو شێوە چاوایە وڵا دۆخێمە کات دۆخمە هەیە حاڵمە هەیە خراپە لەگەرە و پیسی ها بەرعارێ وەللاهی مردی یەوە پیسی مادێمە حاڵ خراپتر هەیە بڕوا بکەن بەڕێزانم هەتا ئێمە لە ڕووی ئابوووریەوە ینی ئاسایشی خۆراکمان دابین نەکەین لە ڕووی کوشت و کاڵەوە لە ڕووی ئابوووریەوە قەت نابێت پشت بە نەوت و بە غاز ببەستین یعنی بازووی ئەم بەڕێزانە ئابووری کوردستانە بڕوا بکەن لێرە خەڵکێکی زۆر ئەو کەسابەتێ دەکەوە نیە ئەو گومرگە بۆ لە ڕێی کەرکک بۆیەوە باشە کە بکرێتەوە دەست بەکار بێ کاکامەە ئەو گومرگە دەستخۆشیان دەکەم بە دروستکردنەکەی بەس نایکەنەوە ینیکردنەوەکەیان نازام لۆ نایکەنەوە لۆمە ئەمە فەلاعشین سیارەمان دەستە گومرجی گوێڕی 6هزار نایدەینە سیارەی ئەگەر لە قوشتەبەبی نیوە قیمە لۆمە دەوەستی لۆمە بەڕاستی بکرێتەوە دەستخۆشیان دەکەین ینی ئاسانتر دەبی لۆ فەلاعی ئەو سنوورێ بەڕاستی پێویستی بە گومرگەی بیکەنەوە ضرورە زۆر زەرورە لۆ فەلاعی سنووری ئەو سنووری قوشتەپەی بەڕاستی پێم بڵێ گوتت گرفتە شتکەمانە بوو کاکە ڕێبند گوتت بۆ گواستنەوەی بەرهەم کە بەرهەمتان پێ دەگا دەتانەوێت بینێن ناوەڕاستی عێراق باشووری عێراق گیریمان لێ دەکرێت بەێستاکە ئەمە بمانەوێت بەرهەمەشی بەرهەم بینین کە بینێنەوە دەرەوەی کوردستان لۆ عێراق بڕوە ڕێگیری دەبی کتابی بکەی لێ ناگەڕێن بی مشکلە لۆ دروست دەکەن ڕاستی لە هەموو ڕۆژیەوە ڕێگیریمان لێ دەکرێت ینی دەواازەکانی عێراق بۆتە گرفت بووتەوە گرفت ئەوجا هەیە دەوی کتابی بکە ئەوجا کتاب چەند ڕۆژی دەوێ ینی پارەشیان دەوێت پارەشیان دەوێت تەبعاً وڵات تا پارەشیان دەوێ و گرفتی شدۆ دروست پێم بڵێ ئەو ساڵ هاتە یان نەهاتە ئەو ساڵ لە خۆی بەجادوێت الحەمدولillah هاتەی زۆر باشە فەلاع هیچ ئاودان و ماندبوونیشی نەکردیا خوای گەورە تەنها باران باریە و بەرهەمەکان ئیشاڵە هەتا ئێستا زۆر باشە ئیشاڵە لەوە دواش بارانە چی کەمی وای دەوێتن هەچەند باری زۆر باشە بەس کەمی دەوێت ئێستا پێویستی زۆر بەو ئاوی نمایە بە تەمای خوای ئینشاءڵڵا خوایە خێر و بەرەکەت بنێری لەسەر مەسلەی پارەی گەنم پارەی گەنم تاواگر لە حکوومەتی پارەی گەنممان وەرنەگرتێ هێشتا وەرتان هێشتا نەهاتیەوە واگەشتینەوە دوورنە پارەی گەنم نهاتی باشە چ دەعمەک دەکرێن پشگیریەک دەکرێن لە حکوومەتی کوردستان یا حکوومەتی عێراق هیچ دەعمەکمان نییە نییە هیچ دەعمەک نییە لۆ فەلا بەڵام جێبیز بوو مەدەنن کارەباکەتان باش بۆ کارەبامان بوویتە 24 ئەوە باش ئەوە دەرەجەیەکە باش 24 ساعتێ دەرەجەیەکە باشە تۆ دەڵی چ کاگارم بەنسبەت کارەبا 24 ساعتی زۆر دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەڕاستی ئەو بەنسبەت کارەبا 24 ساعتی زۆر دەستخۆشی دەکەین شتەشی زۆر باش هاوکارتان بووە لە ئاسانکردنی کارەکە ئاسانکارێکی پارەی کارەبامانلۆ بکە دەستی خۆش بەڕاستی ئەو پرۆژانە پرۆژەی زۆر ساکن تا برەی خزمەتکردنی لۆ ملت ینی ئەوەی نیە قسووری نییە بەڕاستی بەنسبەت پارەی گەنمی جوتیارانش تا ئێستا وەرەمان نەگرێت حکوومەتی عێراق دایم یعنی ئەوەمان لە دروستەکە بارقورسیمان لە دروستەکە هەم لە سنوورەکان بەرهەمەکەمان بڕۆ هەم پارەی گەنمان تاخیرەکە هەم دەعمی فەلع ناکە هەم خوتەی کەم دەنێری بەڕاستی حکوومەتی عێراق هیوادارم یعنی چاوەشی بە کوردستان بخشێنی ئەو بەرهەم و ئەو پارە و ئەو مەشاکلان لای لە کوردستان لەمان دروستەکە هیوادارم هیچ کەلەمان دروست نەکە یعنی ئەو حکوومەتی عێراقە ئەوەندەی هاوکاری عەگال دەکا هاوکاری ئەو جەمەدانیە ناکە بە هاوڵاتی خۆی نازانێت ناوەڵای باگە بە هاوڵاتی خۆی بزانانی کاکە ئەو عێراق یەک عێراقی یەک ڕێمان بینە ئەو 850 شوێ دات هەیە 250 شوێ خوتەدات ئەگەر هاوکاریم کە کوێەوە نیە دوای تا ئێستا ئەمن فەلاعسی هەمووی قەردار و فەردارە تا ئێستا پارەگەنی منداینە کاکە ئێخەدا وا گەگەشتنەوە دوورنێگەن ئەوە دوورنێگەنی کاکە ئەوە واگەشتنەوە دوورنێ بەڕاستی زۆر غەدرمان دەکە هیوادارم هیچ کە ئەو غەدرەی نەکاتن.
کاک بژار گومرگێکی جوان هاوچەرخ لە شوێنێکی استراتیژی ڕێگای هەولێر کەرکووک لە قوشتەپا بەڵام تاوەکو ئێستا دەبیندرێ هەموو کارەکانی تەواو بووە هێشتا نەکراوەتەوە ئەوە تا چەند ئاگاداری ئەم بابەتە بەڵێ طبیعی ئەمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لە دوای هێنانەکانی قەزای قوشتەپە پشتگیری تەواوی ئەو کردنەوەی ئەو عەلوێیەمان کردیە و بە گرنگی دەزانین لە بۆ ناوچەکە بەو پێی ناوچەکەیمە ناوچەیەکی گرنگی کشت و کاڵیە نزیکەی 310,000 دۆنم زەوی کشت و کاڵیمان هەیە و 2800 جوتیار لە ناوچەکەمان هەیە 2800 بڵێ جوتیار لە ناوچەکەمان لەو ناوچەیە کار دەکات بەڵێ لەو ناوچەیە کار دەکات لە هەموو بوارەکانی کەرتی کشت و کاڵی ینی بەرهەمی کشت و کاڵیمان یەکێکە لەو بەرهەمانەی کە با بڵین زۆرترین سوودی بە ناوچەکە گەیاندیە و خەڵکی ناوچەکەشمان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی گوندەکان سەرقاڵی کاری کشت و کاڵینە لێ هەر لە سەرەتاوە پشتگیری تەواوی کردنەوەی ئەو عەلوەیەمان کردیە و لە نزیکەوە سەردانم کردینە چەند جار لەگەڵیان کۆ بوویمەوە و لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی پارێزگای هەولێر لەسەر هێڵ بووینە هەوڵماندایە دامی تەواوی ئەو پرۆژەیە بکەین لۆ ئەوەی سوود بە جوتیارانی ناوچەکە بگەینی کەوایکردنەوەی ئەو پرۆژەیە ئەلوەی هاوچەرخی قوشتەپا پەیوەندی بەکاتەوە هەیە هەر دەکرێتەوە لە ئێستادا حازرە هۆکاری کردنەوەی بە تایبەت وەکو ئاماژەم پێکرامە 1-2 هەوڵماندا ینی لەگەڵ ئیدارەی پرۆژەکە و خاوەنی پرۆژەکە هەوڵماندا پرۆژەکە بکەینەوە این لە ڕووی ئەوەی پەیوەندی بە لایەنی کارژێریەوە هەیە ئێمە هەمومان لە بۆ دابین کردینە مەسەن ئاویان هەیە کارەبایان هەیە کێشی هاتوچۆیان نییە دوو لە عەلوەکە سێ لای عەلوەکە بە تەواوی قیرکرایە و ئاسانکاری تەواومان کردیە لۆ کردنەوەی عەلوەکە ئەوەی لە ڕووی کارژێریەوە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەمە هەموومان لە بۆ دابین کردینە و پشتگیری تەواومان کردینە ئەوەی تر دەگەڕێتەوە لە بینی خاوەنی وەبەرهێنەرەکە و با بڵین دەستەی وەبەرهێنان و بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی هەولێر کاک سامان ئەوەندەی من ئاگادار بم پلانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و پلانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە هەولێر یعنی چەند گومرگێکی تازە لەسەر دەواازەکانی هەولێر بکرێتەوە ئاسانکاری بۆ کاسبکاران و جوتیاران بکرێت پێم وایە ینی ئێوە ئاگادارن لەسەر ڕێگای قوشتەپە هەولێر کەرکووک ویا بازار پرۆژەیەکی تازەیە ینی نازم چەند ئاگادار مۆڵەتی وەرگرتووە لە لای ئێوە پرۆژەیە خوددا ئەو پرۆژەی کە جەنابەت باست کرد لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە مۆڵەتی وەبەرهێنانی وەرگرتووە و پێی ماستەر و بە پێی سایت پلانی پێشکەشکرا و پێکاتی پرۆژەکە تەواو کراوە و ئێمە بە هەماهەنگی لەگەڵ لایەنی پەیوەنددار ئەو پرۆژانە ڕادستی لایەنی پەیوەنددار دەکرێتەوە پێی سێکتەری پرۆژەکە تەندروستی تەسلیم بە وەزارەی تەندروستی دەکرێت و سناعا بە پیشەسازی تەسلیم دەکرێت ئەوانە هەر هەمان بە هەمان شێوە ئەو پرۆژێش لە تایبەتمەندی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە ڕادستی وان دەکرێتەوە و بە پێی یاسا و ڕێنماییەکان مامەڵە لەگەر جوتیاران و بەروبوومەکە دەکرێت کردنەوەی ئەم پرۆژێ لە دەست ئێوەیە یاخود پلان دیکە ڕوونتر باسی بکەین هەر پرۆژەیەشی وەبەرهێنان لە هەر سێکتەرێک بێ دوای تەواوبوونی لایەنی پەیوەنددار بۆ پرۆژەیە بەرپرسیارەتی ئیدارەدان و بە دوواداچوون و هەموو ئەو ڕێکارە یاساییانەی کە پێویستن بگیرێتە بەر لە هەموو پرۆژێکی وەبەرهێنان بەو شێوەیە بۆ نمونە کاتێکە نەخۆشخانەیەک تەواو دەکرێت یاخود کاتێک کە پرۆژەیەشی دەرمان تەواو دەکرێت ئەوە وەزارەتی تەندروستی پەیوەنددارە لە ڕووی ئیدارەدان لە ڕووی سیفتی لە ڕووی هەموو ئەو کواڵێتی دەرمانەکە بە هەمان شێوە ئەو پرۆژێش تایبەتمەندی خۆی تایبەتمەندیی کشت و کاڵی بازرگانیە ئەوە هیچ کێشەیەکی نییە نەخێر هیچ کێشەیەکی نییە و ئێمە بەپێی ماستەرپلانی شاری هەولێر لە هەموو دەواازەکانی شار لەبەر ئەوەی
بەشێکی هەولێر دەشتاییە و بەروبوومی کشت و کاڵی هەیە ئاسانکاری لە بۆ جوتیاران دەکرێت بۆ ئەوی بەروومەکانیان بە شێوەیەکی زانستی دروست و پاک ساغ بکەنەوە و ئێمە لە پلانی حکوومەت بووە کە علوەک لەو شوێنە دروست بکرێت کە دروست کراوە بە خۆشحاڵیەوە بۆ بژانەوەیشە لە بۆ جوتیاران کەرتی کشتتوکالی و سوودمەندبوونی جوتیارانی ناوچەکە کە پێدەشتێکی زۆر لە سنووری قایمقامێتی قەزای قوشتەپە هەیە ئەمە دوای تەواوبوونی ئەو ڕێکارانەی کە هەبوون ئێستا پرۆژەکە ئامادەیە بۆ کردنەوە و خزمەتکردنی کەرتی کشتتوکالی لە پارێزگای ئەلوەیتر دەکرێتەوە یان ئیکتیفا پێ دەکرێت بەپێی ئەو پلانەی کە لە وەزاری کشتتوکال و بە تایبەتیش بە ڕێبەرایەتی گشتی کشتتوکالی هەولێر لە بۆ ماندێ هەر شوێنێک پێویست بکە ئێمە هاوکاری وە بەرهێنەران دەکەین لەو شوێنانە پرۆژەی هاوشێوە بکەنەوە.